سیویەکی ئاب ساتەوەختێک کە هێزێکی کوردی بۆ سڕینەوەی ڕکابەرە هاوزمانەکەی خۆی پەنا دەباتە بەر سوپای دوژمن. مێژووی کورد پڕ لە ڕووداوی هاوشێوەی ڕووداوەکەی سیویەکی ئابی 1996 هەر لە ێزدان شێرەوە بگرە کە لە دژی میری بەدرخان پەنای بردە بەر سوپای عوسمانیەکان تا دەگاتە ئەو کاتەی لە ساڵی 1966دا باڵی مەکتەبی سیاسی لە دژی مستەفا بارزانی پەنایان بردە بەر حکوومەتی عێراقی ئەو سەردەما. لێرەدا پرسیار ئەوەیە بۆچی پەنابردنە بەر هێزی دوژمن لە ناو کووردا بەردەوام دووبارە دەبێتەوە؟ یاخود ئایا لە داهاتوودا ئەگەری دووبارە بوونەوەی سیویەکی ئابێکی دیکە هەیە؟ ڕووداوەکەی سیویەکی ئابی 1996 لە کاتێکدا ڕوویدا کە بەهۆی شەڕی ناوخۆوە پارتی دیموکراتی کوردستان تەواو لاواز بوو. بە بۆچوونی بەشێک لە لایەنگرانی پارتی حیزبەکەیان مەترسی لە ناوچوونی لەسەر بووە، بۆیە لە ڕووی ناچاریەوە پەنایان بردووەتە بە ڕژێمی بەعس. جگەلەوەش پارتیەکان دەڵێن سیویەکی ئاب کاردانەوەیەک بوو بەرامبەر بە هاوکاری ئێران بۆ یەکێتی و هێرشەکانی یەکێتی بە پشتیوانی پاسداری ئێرانی. هۆکارەکە هەرچۆنێک بێت دەرەنجامەکەی ئەوە بوو کە ڕووداوی سیویەکی ئاب بووە هۆی ئەوەی پارتی لە هێزیەکەوە کە مەترسی لە ناوچوونی لەسەر بوو بووە هێزی باڵا دەست لە هەرێمدا و لە ئێستاشدا دوای تێپەڕبوونی 20 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا پارتی لە هەر کاتێکی دیکە بەهێزترە و هەموو پۆستە گرنگەکان و جونگە سەرەکیەکانی حکومڕانی هەرێمی بەدەستەوەیە و ڕکابەرەکانیشی لاوازترن لە هەر کاتێکی دیکە. لە ناو زۆربەی گەلانی دیکەدا تەنانەت ئاشکرابوونی پەیوەندی ژێربەژێر و نهێنی لەگەڵ وڵاتی دوژمندا وەک تاوانی نیشتیمانی سیر دەکرێت و ئەگەر بێت و لایەنێک یان سیاسەتمەدارێک وەها تاوانێکی لەسەر ئاشکرا بکرێت ئەوە پێگەی ئەو لایەنە لە ناو هاوڵاتیاندا بە تەواوی لاواز دەبێت. بەڵام لە هەرێمی کوردستان تەنانەت ڕووداوی سیویەکی ئاب نەتەنها نەبووە هۆی ئەوەی پێگەی جەماوەری پارتی لاواز بێت، بەڵکو بە پێچەوانەوە پارتی 20 ساڵ دوای ئەو ڕووداوە لە ئێستادا هێزی یەکەمی هەرێمە. جگەلەوەش بەر لە 5 ساڵ بارزانی لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەنووسێکی ئێرانی بەداخبوونی خۆی لە ڕووداوەکەی سیویەکی ئاب دەربڕی بوو وتبووی تەنانەت ئامادەش نییە قسە لەبارەی ئەو ڕووداوە ڕەشەوە بکات. بەڵام لەم 2 ساڵەی دواییدا بەشێک لە بەرپرسانی حیزبەکەی بارزانی لە لێدوانەکانیاندا نەتەنیا ڕووداوی سیویەکی ئابیان پێهەڵە نییە، بەڵکو بە ئاشکرا دەڵێن شانازی بە سیویەکی ئابەوە دەکەن. هەر بۆیە بەشێک لە چاودێران پێیان وایە هەردەم ئەگەری دووبارەبوونەوەی ڕووداوی هاوشێوەی سیویەکی ئاب هەیە. بەو پێی کاتێک لایەنێک کەس بە لاوازی بکات ترسی ئەوەی نییە لە پەنابردنە بەر هێزی داگیرکەر یان هێزی دوژمن پێگەی ئەو لایەنە لە ناو خەڵکدا لاواز دەبێت. تەنانەت ئەو لایەنە دەتوانێت با پاساوهێنانەوەیەکی ئاسایی بەشێک لە ڕایگشتی ڕازی بکات بەوەی ئەو کارەی لە پێناو بەرژەوەندی نیشتیمانیدا ئەنجامداوە. ئەو چاودێرانە پێشیان وایە تەنیا یەک ڕێگە هەیە بۆ ئەوەی جارێکی دیکە ڕووداوی هاوشێوەی سیویەکی ئاب دووبارە نەبێتەوە، ئەویش ئەوەیە کە هاوڵاتیان قبوڵی هیچ پاساوێک نەکەن لەوەی لایەنێکی کوردی لە دژی لایەنێکی دیکەی کوردی تەنانەت هاوکاری وڵاتێکی دیکەش بکات، چێ بگات بەوەی سوپای دوژمن بێنێتە سەر هێزە ڕکابەرەکەی.